پێماڵێن فارموتەشێتم ئەی بە قوربان و دەما باسی شێتیم تا قیامەت گەر بکەی هێشتا کەمە پێماڵێن فارموتەشێتم ئەی بە قوربان و دەما باسی شێتیم تا قیامەت گەر بکەی هێشتا کەمە نەگە تۆ عالەم بزانن شێت و سەرگەردانتم گیانەکەم عاشق چ باکێ کی لە لۆمەی عالەمە نەگە تۆ عالەم بزانن شێت و سەرگەردانتم گیانەکەم عاشق چ باکێ کی لە لۆمەی عالەمە پێماڵێن فارموتەشێتم ئەی بە قوربان ئەو دەما باسی شێتیم تا قیامەت گەر بکەی هێشتا کەمە كلامت ذلت زينة أو فريدة لدوخما أم كلامت ذلت زينة أو فريدة لدوخما پێماڵێن فارموتەشێتم ئەی بە قوربان ئەو دەما باسی شێتیم تا قیامەت گەر بکەی هێشتا کەمە پێماڵێن فارموتەشێتم ئەی بە قوربان ئەو دەما باسی شێتیم تا قیامەت گەر بکەی هێشتا کەمە گەری شارەی چاوەکەت هیوای نەخستە بایە دڵ کەی لە کۆڵی خۆمە نام هەموو هێش و ماتەمە گەری شارەی چاوەکەت هیوای نەخستە بایە دڵ کەی لە کۆڵی خۆمە نام هەموو هێش و ماتەمە پێماڵێن فارموتەشێتم ئەی بە قوربان ئەو دەما باسی شێتیم تا قیامەت گەر بکەی هێشتا کەمە کەس نییە ئاگای نەبێ وامە فەرموو چاوەکانم کەس نییە ئاگای نەبێ حافزی ڕۆحی پەپولە نووری لەرزانی شەمە حافزی ڕۆحی پەپولە نووری لەرزانی شەمە پێمەڵێن فارموتەشێتم ئەی بە قوربان ئەو دەما باسی شێتیم تا قیامەت گەر بکەی هێشتا کەمە